بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی بڕوانەدا باسی ئەوەمان کرد پەروەردگار دەفەرمێ سەرنجی دوا ڕۆژی کەسانێک بدەن کە خراپەکارن لەسەر زەویدا. باسی یەکێک لەو مفسید و خراپەکارانەمان کرد لە مێژوودا و کە هەمیشە دووبارە دەبێتەوە و ناوەکەی بۆتە ڕەمزێک بۆ خراپەکارانی بواری ئابووری کە ئەویش بریتی بوو لە قاڕون. دوێنێ لە خزمەت سوورەتی ئەلقەسەسا بووین، باسی ئەوەمان کرد کە کەسانێکی دیندار و شارەزار لە دینی خوای پەروەردگار بە ئاگال لە مێژووی گەلانی ڕابردوو چوون ئامۆژگاریان کرد. ئەوان وەکو خەڵکەکەی تر ماستاویان بۆ نەکرد، بە دەوریەوە نەهاتن، بەڵێ قوربانێکی نابەجێیان بۆ نەکرد لە دڵەشەوە بزانن کەوانیە بەس چونکە پارەی هەیە، بەڵکو ڕاست و ڕەوان چوار بابەتیان خستە بەرچاو. چوار بابەت هەر دەوڵەمەندێک ڕەچاوی بکە وەڵڵاهی خۆشبەخت دەبێ. خاڵی یەکەم پێیان وت وابتغی فيما آتاك الله الدار الآخرة، ئەی قاڕون بەوەی کە خوای پەروەردگار پێی داوی، بیما ئاتاکە الله، ئەمە هی خوایە، سەروەت و سامانێکی بێشومارت لەبەر دەستایە، وەرە قیامەتی خۆتی پێ ئاوەدان بکەوە. ئەم ژیانە تێدەپەڕێ الدار الآخرة. واللهی ئەم ماڵانەی ئێستا کە هەر یەکێک لە ئێمە تێیداین خۆشەویستان، بڕواتان هەبێ نمونونەکەی وەکو هۆتێلێک وایە. هەر یەکێک لە ئێمە زۆر و کەم سەفەرمان کردووە لە دنیادا، ئەچیتە شارێک، ئەچیتە وڵاتێک، ئەگەر خوای پەروەردگار بیدا و گیرفانت گەرم بێ و شوێنەکەت پاک و پوخت و حەڵاڵ بێ و شتی خراپی تێدا نەکرێ، ئەو هۆتێلە هەتا پاک و خاوێن بێ، خزمەتگوزاری باشی هەبێ، تەندروست بێ، نوێنەکانی ڕێک و پێک بێ، وتێلێکی ڕاقی بێ، بە شەرتێ بێ شەرعی تێدا نەکرێت، تۆ بەختەوەرتری نەکوچی لە کەلاوەیەکە و لە شوێنێکی خراپ و لە زبڵدانێکە شەو بکەیتەوە. ئەم دنیای ئەگە خوا بداتێ بە حەڵاڵی، با ماڵت خۆش بێ، با سارت باش بێ، با شوێنەکەت چاک بێ. و تویانە ژیان وەک میوانخانەیە، پەرزگا یان مەیخانەیە. فعلەن ئەم ژیانەی سەرزەوی وەکو میوانخانە وایە، بەخوا هەر یەکەمان میوانین. تۆ ئەچی بۆ حەج و عومرە لە سعودیە دەمێنیتەوە، هۆتێلێک دەگری، دەتەوێت لە کەعبە نزیک بی، بۆ جەماعەتەکانت زووتر بچی، لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نزیک بی، زیارەتەکان زۆرتر بکەی. ئەو هۆتێلە بە ماڵی خۆت دەزانیت خوا ناوەڵڵا هەر ئەوەیە دەڵێ تێدا پەڕم ئەم چەند شەوەیە لێرە دەمێنمەوە، خۆ ئەگە خۆش بێ وەکو عەرزم کردن مانیع نییە. جا ئەم هۆتێلەی سەرزەوی هەندێک خەڵک پەرزگایە بۆی، هەندێک خەڵک دایمە وەکو جەنابتان الحەمدوللا پیاوی مزگەوتە، خوشکی جەماعەتی مزگەوتە، ئەهلی جومعە و جەماعەتە، لە دەرەوەی مزگەوتیش هەر پەرزگایە بۆی، حەڵاڵ خۆرە، کاسبکارە، وەزیفەکەی بەڕێک و پێکی دەکا، خزمەتگوزاری خەڵکە، خوا و خەڵکی لە خۆی ڕازی کردو. ژیان بۆ تۆ دەتوانی بەخوا پەرزگا بێ. بۆ کەسانێکی تر مەیخانەیە، بێهۆش و گۆش، وەکو لە نادیدا دایمە کەوت پێ، لەم نادەڕوا و لەو سەر بێهۆشی دێتە دەرەوە، حتا وەختێ بەخۆی زانی دنیای بەجێش هەر مەست بوو، مەستی پارە بوو، مەستی پۆست بوو، مەستی مەدحی خەڵک بوو، مەستیان کرد بوو. جا سەرخۆش هەر ئەوە نییە بە عەرەق سەرخۆش بێ، هەیە بە پۆست و پلە سەرخۆش دەبێ، کە مۆرێکی وەرگرت و قەڵەمێکی هەبوو دنیای لەبیر دەچێتەوە، ئەڵی جارێک بەجێ ناهێڵە. هەیە بە پارە و دۆلار مەستە، هەر سندوقە دۆلارێکی بەخۆیەوە بینی عەرەخۆر چۆن سەرخۆش دەبێ، ئاوا سەرخۆش دەبێ، هەر هیچ کەس نابینێ، هەروە نازانێ ژیان کۆتایی پێدێ. جا ژیان وەکو میوانخانەیە، پەرزگا یان مەیخانەیە، خۆش بە حاڵی ئەوەی لە پەرزگادا دەژی لە دنیادا، لە مزگەوت و بازار و هەمووی پەرزگایە، لە زانکۆ، لە پەیمانگا، لە ئامادەیی، هەر لە پەرزگادایە کە مرد ئەو سەری ڕوونە. وابتغي فيما آتاك الله الدار الآخرة، ئاگەل لە قیامەتت بێ، ئەوە ماڵی کۆتاییتە، ئەوە خان و ڕاستەقینەکەی بەخوا نەک ئەم هۆتێلە ئێستا ساڵانێک تێدا دەمێنێەوە، خوا حافیز و دەڕێ بۆ یەکێشکەی بەجێ دێڵی، یەکێشکە لەسەر شوێنەکەی تۆ دەمێنێتەوە، لەو خانووی تۆیا دەژی. وتیان پێشیان وت ولا تنس نصيبك من الدنيا،
خۆشت مەحروم مەکە لە دنیا. ئیسلام ئێمە پێی نەوتووی کاکە وەڵاهی نابێ بۆ خۆت نانێکی جوان بخۆی، نابێ نانێکی بە لەززەت بخۆی، نابێ خانووەکە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شوێنەکە بۆ ئەستەری بەرز نەکردو نابێت تۆ بی. نا وەڵڵا ئیسلامی ئێمە هات خەڵک خۆشبەخت بژی بە پێی زەمان و زەمینەکەت مادام حەڵاڵی خۆتەوە خوێنی خەڵک نییە یەخوا پیرۆزت بێ بەشی خۆشت لە دنیا وەرگرە. وأحسن كما أحسن الله إليك. خالي سيم خوات شاكي لقال كدوي دتوش شاك بابو خالق. خالي شوارم ولا تبغي الفساد في الأرض. والله ما قال لي به. أما ليتو نبيته هو كاري بلاوبو نوي خرابة كاري لسر زويدا. مال هروكو أوداني بيدكريه بازرگان دەتوانێت بەشتینا شەریفانە و ناحەڵاڵ ماڵی خۆیشی و خەڵکی ژێرانکە. هەرەوەتام کوردستانی خۆمان دەبینی ئەم هەموو شەریکاتە لە دەرمانەوە لە خۆرەکەوە دەیێنێ و بە قورجی خەڵکیا دەکا نیوەی عالەمە تووشی سیل و سەرەتان بوو داماوە. ئەو بەس لە پێناوی بەرژەوەندیەکانی ئەم قاڕونانەدا بۆ قاڕون پێ دوایە هەر قاڕونی قەومی موسایە. ناوەڵڵا برایە ئێستا لە گەڕەکەکە تا جارێ لە مارکێتەکەدا قاڕونێکی بچکۆلە قودوەتەوە بەس گیرفانی خۆی گەرم کا و بۆی ڕێکەوە و ئاسایشی خۆراکی پێی نەزانێ و لیژ نەدەچێتە سەری مشکلەی نییە ئەتەر ئەنگونیە دەکاتەوە ئەوە یەک سپار دەکات ئەوە قاڕونە. خوا دەفەرمە کە باسی قاڕون دەکات قاڕون و تۆ بەجای خۆمان دەیبینین لە ناوماندا دەژی لە ناو جیهانی موسڵمانانیشدا دەژی. بەڵام قاڕون ئەم ئامۆژگاریانەی چوو بەگوێدا عەرزم کردن خەڵکانەکەن بە نادی مەستن بە عەرەق مەستن بە مادە هۆشبەرەکان مەستن. قاڕون مەستی پارە بۆ ناوەڵڵا ئەمانە هەر نەدەچوو بە گوێیدا ئەم قسە جوانانە. قال إنما أوتيته على علم عندي. وتی براینە ئەوە دیوە دەڵێن چی و قسە بۆ شێ دەکەن من ئەم سەروەت و سامانەی هەماهی خوای چی و شتی چی ئەمە من خۆم بەدەستم هێناوە ئەمە من خۆم زانستم هەیە زانست على علم عندي ئەوە هی خۆمە ئەوە من خۆم دەزانم پارە چۆن پەیدا دەکەم من لە پارە دروست دەکەم من ئەوە بەرهەمی ڕەنجی شانی خۆمە و عەقڵ و زیرەکە و فکر و ئابووری ناسی خۆمە ئتر تەواو ئەمەی خۆمە ئەمە نەعوذ بالله باسی خوا و باسی ئەمە بۆ مەکەن. إنما أوتيته على علم عندي. بەڕێزان ئەمە بوو قاڕونی لەناوبرد. ئەوە سەرەتای نەکبەتیەکانی قاڕون لەوێەوە دەستی پێکرد کەوتی إنما أوتيته على علم عندي. بۆیە بەڕێزان دەوڵەمەندی خراب نییە ئیسلامی ئێمە هەژار دۆستە بەڵام حتا سەرێسخان دوژمنی هەژاریە. ئێوە بەخوا هەموو خەڵک دەوڵەمەند بێ. ئیسلامی ئەمەڕقی لە دەوڵەمەندەکان نیە بە پێچەوانەوە دەوڵەمەندەکانی حەڵاڵخۆری پاکخۆری خزمەتگوزار کە ئەم مزگەوتانە ئاوەدان دەکەنەوە کە مەکتەب و خەستەخانەکان دروست دەکەن کە بەدەم نەخۆش و فەقیر و هەژار و منداڵانی نازدار و بێوەژن و کەسانی کە خەوان پێداویستی تایبەتەوە ئەوانە بەرەکەتی کۆمەڵگان وڵات بە ئەوانەوە جوانە بەڵام دەوڵەمەندێک خراپە کە بەهی خوای نەزانێ. قاڕونیەت ئالێرەوە دەست پێ دەکا. هەر کەسێک ئەو سەروەت و سامانەی کە خودای گەورە پێی بەخشیوە بەهی ئەڵڵای نەزانی وتی إنما أوتيته على علم عندي ئەوە هی خۆمە ئیازایەتی خۆمە زیرەکی خۆمە توانای خۆمە ئەوە بزانە قاڕونە جا قاڕونی وا هەیە بچووکە قاڕونی خوای گەورەیە کە بەهی خوان نەزانی ئەمجا ئەم ماڵە دەبێتە چەوسانەوەی خەڵک. ئالێرەدا ماڵەکە دەبێتە نەکبەتی بۆ خاوەنی وەخوا خۆی سوودی لێ نابینێ هەر کۆی دەکاتەوە و دەبێتە نەکبەتیش بۆ خەڵکانی دەوروبەری چونکە ئەو مادام لە خوا ناترسێ بەهی خوای نازانێ بەس گیرفانی خۆی دەبینێ بەس خۆی تێربێ خەڵک گرفت نییە. ئالێرەدەوە خراپەکان دەست پێ دەکا. بەڕێزان عەرزم کردن ئیسلامی ئێمە دوژمنی دەوڵەمەندان و سەرمایەداران نییە. هەر لە قورئانەوە بۆتان باسکەم. ئایا سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەو پایەبەرزی کوڕی پایەبەرزە سولەیمانی کوڕی داود پێغەمبەر سەلامی خوای لە خۆی و لە باوکی بێ لە هەموو پێغەمبەران و پێغەمبەری ئیسلام حەزەتی محەممەد بێ صلی الله عليه وسلم. بەڕێزان بیر بکەنەوە سولەیمان پێغەمبەر دەوڵەمەندتر بوویان قاڕون. من ئەو پرسیارە لێوە دەکەم. سولەیمان ڕەحمەتتان لێبێ ڕەحمەت لە دایک و باوکی هەموو لایەک بێ سولەیمان ئەسڵەن دەوڵەمەندەکەی بەراورد ناکرێ بە قاڕون. سولەیمان نەک هەر پارەی هەیە نەک هەر خەزیێنەکانی هەیە ژێر دەریاکانیش غەواسەکان دەگەڕێن شتی بۆ دەردێنن. قاڕون بەس هێندێکی لە وڵاتەکەی خۆیدا بەدەستەوە بوو. سولەیمان وەکو فڕۆکەی ئەم سەردەمەی تیژڕەوی هەیە دەچێتە سەر بەرماڵەکەیدا دەنیشەوە فەرشەکەی بەبێ ئەوەی هەز بەخۆی بکە چۆن تۆ لە جەنابەت لە تەیارەیە سوار بوو یارە هەز دەکەی دەجوڵێی نان دەخۆی چا دەخۆی قاوە دەخۆی هەش بەردەمیشن ناجوڵێ. سولەیمان خۆی پەروەردگار بە موعجیزە ئەوەی نیشاندا بوو لەسەر شوێنێکدا دەنیش فەرشێک با هەڵی دەگرت لە مەسافەیەکی کەما دەیبردە ئەو سەری دنیا و دەیهێنایە بۆ ئەم سەری دنیا. قاڕون خۆ ئەوانەی نەبوو. سولەیمان سەلامی خوای لەسەر بێ نەک مرۆڤ بە موسڵمانەکان جنیەکانیش کاریان بۆ دەکرد. هەر ئەوەندە شتی سەرسوڕهێنەری هەبوو باڵندەکان قسەیان لەگەڵ دەکرد.
پەپوو سلێمانکە قسەی لەگەڵ دەکرد مێرولە قسەی لەگەڵ دەکرد قاڕوونی داما و چی هەبوو لەوانە قاڕوون بەس یەک شتێ هەبوو چی ئەزانێت چی هەبوو بەس پارەی هەبوو سەروەتی هەبوو زێڕ و زیوی هەبوو پارەی هەبوو قاڕوون بەس پارەی هەبوو سەرمایه‌داری قاڕوونی چی هەیە بەس پارەی زۆری هەیە پارەی زۆر بەڵام چی نییە دین سفرە ویژدان نییە بەزەیی ئەوە هەردەمێکە باری کردووە لە لای خۆناسین خۆی دەناسێ ئەرێ من عەبدێکی ئەوەندە پێچێ بە سکما بێ دەبێت خێلان ڕاکەم باەک دەستکیا گیر بخوا وێرانە خۆ ناناسێ چێیە خەڵک دەناسێ خەڵکیش وەک تۆ مرۆڤ بە بەڕێز خەڵکیش وەک تۆ ئینسانە خوا پارەی نەداوە بە تۆ بە پارەکانت بە چاوی سووک سەیری هەژارانکەی ئەوانە خوا ئەزانێت چەند لە تۆ بەرزترن لە لای خوا کەواتە قاڕوونی سەرمایه‌دار بەس پارەی هەبوو فەقەت پارە دین و ویژدان و بەزەیی و ڕەحم و خۆناسین و خەڵک ناسین زەربی سفر کرابوو لەلایەوە هیچی نەبوو بەڵام سولەیمان پێغەمبەر قاڕوون لە چاویە کۆلکە دەوڵەمەندی پێدڵێن ها خوێندەوار پرۆفیسۆر هەیە کۆلکە خوێندەواریش هەیە مەلای 12 عیلم هەیە و کۆلکە مەلاش هەیە ئەتر کۆلکە دەوڵەمەند هەیە و سەرمایه‌داری ڕەسەن هەیە سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ قاڕوون لە چاویە کۆلکە دەوڵەمەند بوو هەر هیچی نەبوو بەڵام سولەیمان سەلامی خوای لەسەر بێ زانستێک کە پەروەردگار پێبەخشی بوو یەکێ لەوانەی خزمەتی دەکرد کاتێ ویستی کۆشکی بەڵقیس بێنە مەلەکەی سەبە وتی قوربان بەس چاو لەسەر یەکدانێ هەتا چاو دەکەیتەوانێ ئەو کۆشکە ئەو تەختە هەر هەمووی فەورەن دەیگەێنمە ئێرە ئێستاش زانست نەگەیشتۆتەوە ئێستاش سولەیمان توانی بەو سەرمایەی کە لەبەر دەستیدا بوو مرۆڤایەتی بگاتە حەدی خۆشبەختیەک بە دڵنیاییەوە پێتان دەڵێم تا ئێستا لە سەدەی 21 کە من و تۆ تێدا دەژین خۆشگوزەرانی سولەیمان پێغەمبەر بەسەر دنیاوە نەبیندراوەتەوە وا نەزانی بڵێ دنیا هەر خانوەکانی قوڕ و بەرد بوون و خۆخەنی مستەلع نەبووە خۆ گڵۆپی لید نەبووە ئەوانە نانا بڕوا بکەن مێژووی مرۆڤایەتی کۆنە خوا بۆمان باز دەکات ئەوەی لە سەردەمی سولەیمان پێغەمبەرا کراوە ئەوە پێغەمبەرێکی گەورەی خوا باوکی شێر پێغەمبەری خوایە خدا مەدحیان دەکات لە قورئانە لە چەند شوێن باسییان دەکات بەڵام بەو مادە و سەرەت و سامانەی لەبەر دەستیا بوو سەر زەوی کردبوو بە یەک پارچە لە خۆشبەختی چونکە دەوڵەمەندێکی خواناز بوو کاتێک کە کۆشکەکەی لەبەردەمانە ئێستا زانستی ئەم سەردامە بە هەموو هێزگەیشتوەتە چی لە ئەمریکاوە ڕسمی کۆشکێکت بۆ دەنێت کابرەوەنی ڕاستەوخۆ هەت چاوتروکان چرکەی یەک نانۆی چرکەی پێدەچێت وێنەکە دەنگ و ڕەنگ لەبەردەم تا حازرەوە نییە تۆ کچێکت کوڕێک لە ئەمریکایە لەبەردەمتانی قسە بە یەکەوە ناکەن ماوەکەی هەمووی دەبینی بەڵام ئایا کۆشکەکەی نەقڵ کراوە بۆ ئێرە لە سەردەمی سلێمانە گەیشتە ئەوەی کەوا زانستی پێبوو لەلایەن پەروەردگارەوە پێی بەخشرا بوو کۆشکەکەی مەلەکەی سەبایی لەبەردەمادانە هەر هەمووی هێنا لە ماوەی چاوتروکانێکە نەک بەڕستم هێشتا عیلم لەبێ جارشکە بگاتەوە جا نازام کەی دەیگاتێ قورئان مادام ئاماژەی پێ کردووە ئێستا زانەکان لەسەرەوە ڕۆژێک چۆن ئێستا بە دەنگ و ڕەنگ ڕسمەکەت بۆ دێنێ هەر ڕێک شتەکەت بۆ هەڵگرێ و لەوێ داینێ ئەبێ بگاتە ئەو ڕادەیە کە لە زمانی سولەیمان پێغەمبەرا گەیشتێتێ بەڵام ئەم سولەیمانە کە ئەمەی هەموو بەخۆیەوە بینی کە قاڕوون یەک لەسەر ملیۆنی ئەوەشی بەخۆیەوە نەبینی بوو سولەیمان دەڵێت چی هذا من فضل ربي ليبلوني أأشكر أم أكفر يا ربي خوا أما هموي فضلي تويا شاو ليه همو دنيا دبالة بردستابيا بأما ناجح دبي هذا من فضل ربي فالوردقار أما هموي هي تويا هموشي تاقي كرنويا ليبلوني أأشكر أم أكفر توبلي من لشكران بجيران بم يعني لنا شكران بم توبلي من لخوم باي بم يعني خزمة گزار بم بو دين وجيني خوم وخلق بلى ئیسلام دەیەوێت دەوڵەمەندی سولەیمان ئاسامان هەبن ئاگادار بن بەڕێزان سێ و شەهەن لە ناوبەرن من ئێمە هەمە شەیطان بەچی بەنەفرەت کرا لە ڕەحمەتی خوا هەتا دەرکرا وتی ئەنە خەیڕ منه من لە ئادەم باشترم ئەنە من ڕەفیقی ئەوم بۆ نابینن ئێستا لە کۆمەڵگادا من بینی ومە گەنجێک خەریجی زانکۆ ڕێک و پێک ئەلحەمدولیلا تێر و تەواو خاوەن عەقڵ و ژیری و بڕوانامە ئەچێتە خوازبێنی کوڕی کابرا کچی کابرا ئەڵێ کاکە کچەکەتم دەیە وەرە چ عیبێکم هەیە پێم بڵێ من ڕەفیقی فڵان کەسم ئەنە خەیڕ منه ئێ بۆت ئەنتە خەیڕ منه ئەویش هەر وەک تۆ مرۆڤە وەک ئینسانە موسڵمانە کووردا کوردستانیە لە شارەکەی خۆتایە ئیتر چیت لەو زیاتر نەوە وەڵڵا من چۆن کچی خۆم دەدەم بە ڕەفیقی فڵان کەسم ئەنە خەیڕ منه وە قسەی شەیطانە ئەگەر لە خۆت بێ أنا بكار نهيني من أي فرعون بس شي غرق بو هم يددز داوتي أنا ربكم الأعلى وتي أليس لي ملك مصر ما أريكم إلا ما أرى قصي منها بوشوني منها أو من بيبين بز من كوتي بز من خواي قورا هل لو دري هذا شانازي بيا وذا كلنا عيبد
نەمرود وتی ئەنا ئوحی و ئومیت بە بەرامبەر ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێت کە دەیگوت خوای من دەژێنە و دەمرێنە دەیگوت جا منیش خەڵک دەژێنم و دەمرێنم منن ئەنا چاولێ ئەنا چەند لە ناوبەرە من قارونیش دەیگوت ئینەما ئوتیته على علم عندي ئەنجومەنەکەی بەڵقیسیش کاتێک کە نامەکەی سولەیمانیان پێگوت وتیان نەحن ئولو قووەتین ئێمە خاوەنی هێزین هێز ئێمەش بەکار مەهێنە وایە بە عەشیرەتەکەی دەنازێت ئێمە عەشیرەتی فڵان کەسین چێ توانێ بەرە ڕووما بێ ئێمە بەرەبابی فڵان کەسین هەراوا بکەین 100 چەکدار کۆ دەکەینەوە کوڕە وریابە نەحنوش خراپە ئێمە دەبێت لە چاکەیە ئێمە لە خوا بەزیاوێ ئیشەڵا خزمەتکاری مزگەوتین ئێمە بە ئیزنی خوای گەورە عەشرەتێکین پیاوی سڵح و سەڵاحەتین ئاگری فیتنە دەکوژێنینەوە ئیشەڵا کەسێ لێی قەومی و هانامان بۆ بێرە دەنگمان هەیە بە هانایەوە بچین نابێ بڵێ ئێمە هەین بۆ ئەوەی کەس نەتوانێت بەرە ڕوومان قسە بکە بۆیە ئەو مەلەکەیە ئەو ئافرەتە ژیر بوو ئەینا بە قسەی ئەو ئەنجومەنی سەرکردایەتی بکردایەوەتیان نەحن ئولی قووە ئولو قووە ئێمە خاوەنی هێزین چەکین دەی خوا دەکات دوژمن هێرش دێنێ بەزانە چی لێ دەکەین ناوتی ڕۆڵی کاکە گیان بوەستن براینە سیاسەت بەهێز ناکرێ ئەمە شەڕی دیبلۆماسیەتە ئەوە فکری دەوێ شەڕی سیاسەت بە سیاسەت دەکرێ شەڕی سیاسەت بە هێز و چەک ناکرێ با خۆمان نەخینە شەڕێکەوە هێشتا بەرامبەر ناناسین با من وەفدێک بنێرم بە ناوی دیاریەوە کون بە کونی کۆشکەکانی سولەیمان بگەڕێم ئیطلاعاتێک هێزی مخابرات و ئاسایشێکی وردەنێرم بەس بزانم ئەو سولەیمانی نامەی بۆ من ناردو هەڕەشەمان لێ دەکا گە موسڵمان نەبین تەختمان دەکا بەزان چی هەیە ئێمە هەل لە خۆ بڵین هێزمان هەیە و دەبابێ بژارە نەشزانم بەرامبەرەکەم چۆنە چاولی ئافرەتێکی سەرکردەی ژیر وڵاتەکەی لە شەڕ پاراست و حقیقەتیشی دۆزیەوە نەیهێشت دڵۆ پێ خوێن بڕژێ تەسلیم بەخوا بوو خۆی و میلەتەکەی ڕزگار کرد خۆی بە شوودا میلەتەکەی سەربەرز کرد سەرکردەکانی ئەم زەمانە وەڵا میلەتەکە بە شوو دەدەن بۆی کورسەکەی خۆیان نەدۆڕێ ڕێک پێچەوانە بۆتەوە دنیا بابەتی قارون دەرسی زۆر گەورەی تێدایە کەسەکانم خۆشەویستانم ئینشاءالله ئەگەر تەمەن باقی بێ لە سپەی شەوە دەچینەوە خزمەت قورئانەکە و هەندێ دەرسی تر وەردەگرین خوای پەروەردگار لە سیفەتی قارونی بمان پارێزێ خوایە قارونەکانیش دەستیان نەبێت لە وڵاتەدا و میلەتەکەمان نەچەوسێننەوە خوایە سولەیمان پێغەمبەر ئاساکان ئەوانەی دەوڵەمەندی حەڵاڵخۆری حەڵاڵ زادن یا ڕەبی خوای بەرەکەت بخێ ئیش و کاریانەوە ئەم کوردستانەمان هەموو دنیا پڕ بێ لە سەرمایەداری حەڵاڵخۆری بەخشندەی دەستپاک ئامین ئامین والحەمد لله رب العالمین